هەمومان قەزای شارە زوور یاخود دەشتی شارە زوورمان بینیوە کە بە پیتە لە بواری کشت و کاڵیە. ئەمە لە وەرزشا چ پەیوەندیشان هەیە؟ ئەم وێنەی کە بینن 40 ساڵ پێش ئێستایە تیپێکی میلی وەرزشکارانی قەزای شارە زوور لە زەڕایەن کە لە دوای 40 ساڵ تێپەڕین ئەو وێنەیە دووبارە کراوەتەوە. بەڵام لەکوێ لە پیشاندانی بواری کشت و کاڵی و گەنمچاندن کە لە شارە زوور خاکەکەی بە پیتە پیشان دراوەتەوە کە ئەم خاکە بە پیتە لە بواری چاندن و کشت و کاڵە بە وەرزش پیشانتانینەوە کە لە بیری مەکەن شارە زوور خاکەکەی بە پیتە و هەمان ڕەنگی درێسیشان نمایش کردوێتەوە. لە قەزای شارە زوور لە ناحیەی زەڕایەن ژمارێکی زۆر وەرزشکاری جیاواز هەیە و بەشێکیان لە تیپی میلی دیاری دەکەن. تیپێکی میلیش لەوێ هەیە کە خاوەنی مێژوویەکی دێرینە و تا ئێستا ئەو تیپە ماوە. ئەو تیپەش ناوی مەولەویە. تیپی وەرزشی مەولەوی لە ساڵی 1983دا مەزراوە ئەم ساڵ تەمەنی بوو بە 40 ساڵ. وەک ڕێزێک بۆ ئەو مێژووە سەرپەرشتیاران هەمان درێسیان دیزاین کردەوە کە کاتی خۆی تیپەکە پۆشیوێتی و لە 40هەمین ساڵیادیاندا ئەیپۆشنەوە. ئامانجیان لەمەش نوێگەری و ڕێزگرتنە لەو پیاوانەی لە مێژوویەکی دێرین و لەم شارۆچکێدا یەکەمین تیپی میلیان دروست کردووە. هاوکات لە شوێنێکی کشت و کاڵی نزیک کە پێی دەڵێن دارستانی دەستکردی زەڕایەن و بووە بە مۆرکی ناوچەکە و لەوێ جێگەیەکی گونجاو بۆ بواری کشت و کاڵی و گەنم و چاندنی گەنم و دەغڵدان نمایشی درێسە نوێیەکەیان کردووە و جارێکی تر بەبیر هەمووانیان هێناوەتەوە کە ناوچەکەیان لە بواری کشت و کاڵدا شوێنێکی گرنگ و گونجاوە. ئەو وێنانەی بینین تیپی مەولەویە کە لە ئەنجامەکانی پێشترداندا ئەنجامی بەرز و دیاریان بەدەستهێناوە، ناساندنەوەی پیشاندانەوەی یاریزانەکانیان بە جلە کۆنەکانەوە لە شوێنێکی نزیک کە ئێستا بینن شێوازێکی جیهانیە کە تیم و یانەکان نمایشی درێسەکانیانەکان هەرێکە و لە مۆرکی ئەو شوێنە. لە قەزای شارە زوور لە زەڕایەن تیپی مەولەوی ئەیبینن لە دەشتێکە پیشانیان داوەتە وەکو باسمان کرد کە دەشتی شارە زوور و کشت و کاڵی ناوچەکە لە نمایشێکی وەرزشیدا ڕەنگی داوەتەوە. ئەمەش سەرنجڕاکێش بۆ بەلای هەوادارانی وەرزشیەوە.